خۆ ئەمانەش ئەگەر هەر تێپەڕێ خۆ هەر مرۆڤە دەمرێت بەدڵنیایەوە ئەوانەی کە ئاوا گوناه و تاوانبارن لە سەرمەرگا بە ئاسانی ژیانیان ناکێشێ یەضریبونە وجوههم وأدبارهم مەلایکە بەڕاستی لە دەم و چاو لە دوایانە ینی بە شەق و زلە یعنی وایە بەس بە عەزابێکی قورسەوە وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێت چۆن خۆریەک بدەی بەسەر چەند شیشێکی تیژە دوای خودیەکە بەس خێرایی ڕاکێشی کە ڕاکێشاش شی ئەبێتەوە هیچی پێوە نامێنێ ڕۆحی ئەو بێ باوەڕەش ئەو گوناهبارە ئەو تاوانبارەش ئەوە بە ناڕاحەتی گیانی کێشێت بە سەخت ئازارێکی زۆر قورس دەچێژێت جا لە ئاسمانەوە فڕێنە خوار بەخوا بەرز ناکرێت و لا تفتح لهم أبواب السماء دەرگای ئاسمانیان بۆ وەڵا ناکرێت بەخوا ئەنجا بەخوا دێتە سەر زەوی هاوارە کاکە کاتی خەنە سەرشان و بەرەو گۆڕستان دەبن ئەڵێ یا وەیلی ئەی هاوار پێشم مەخەن کورە من بن بۆ کوێ مەبن ئێ بەخوا لە ئەنجامیشە هەر دەیخەنە ناو گۆڕەکەوە لێپرسینەوەی دوو فریشتەکەی زۆر لەسەر گرانە بێت بەخوا کە پێڵێن خوای تۆ چییە بوو پێغەمبەری تۆ چییە بوو ئاینی تۆ چییە بوو کە نازانێ پێڵێن لا دەڕێیتەوە لا تەلێیت نەتزانی و بە دوای نەچوویت و جێبەجێش نەکرد ئەفەرمێ گورزێکی لێ درێ ئەگەر بدرێ بە شاخێکا دەیکاتە خۆڵەمێش بخوا بەڵام دیارە لە دوای ئەم مردنە مردنێکی تر نییە لەبەرەوە دەبینی لە سزای گۆڕا پێغەمبەر صلی الله عليه وسلم هەندێکی خوا نیشاندا ئافرەتانێکی نیشاندا بە پاژنەی پێیان سەربەرەخوا هەڵواسرا بوون هەندێ مار ئەهاتن سنگیان نەگەستن فەرمووی ئەمانە ئەو ئافرەتانن کە یەمنعن ئەولادەهن ئەلبانەهن کە شیری خۆیان قەدەغە کردووە لە مناڵەکانیان و پیان نەداون خزمەتیان نەکردن وەکو پێویست کەسانێکی تری بینی عینەن شت دەفەرمێ بە پاژنەی پێ سەربەرەخوا هەڵواسرا بوون لێویان زل بوو شەخشەق بوو بە خوێنی لێ چۆڕا لە بەردەمیانە ئاوێکی ڕەشی کوڵاو هەبوو زمانیان بۆ بروتمەمانە چەند فەرمیێوانن کە یفتیڕونە قەبلە تەحیلەتی سەومیهم ڕۆژەکانیان دەشکێنن پێش کاتی ڕۆژ و شکاندنیان ئەفەرمێ کەسانێکم بینی قولاپیانە هێنا لا شێولگەیان هەڵەڵیشان هەتا پشتە سەریان ئەنجا لای چەپیان بەم شێوەیە وتمەمانە چیەن فەرمیێوانن کە هاتوونەتە دەرەوە درۆیشیان کردووە دیعایەیشیان کردووە فتەبلغ الآفاق بە هەموو لایەکە بڵاو بۆتەوە بۆ دوورترین شوێن و فەرمێ کەسانێکم بینی ڕوت و قوت بوون پیاوان و ژنان لەناو تەنوورێکا بوون کە ئاگر لە بنیانەوە ئەهات هاواریان لێ بەرزەبوونە دوای کەوتنەوە خۆتمانە چێن فەرمی ئەززونات وە زەوانی ئەمە پیاوە ئافرەتە زیناکارەکانی دنیا کە تۆ بەیان نەکردو سزای ڕیباخۆرەکانی بینی سزای ئەوەی بینی کە فەرمی تاشە بردیانەکیشا بەسەریە ئەما و کەسە بوو کە یاخوذ القورآن فيرفضه قورآنی زانیوە بەڵام کاری پێ نەکردووە فرامۆشی کردووە وينام عن الصلاة المكتوبة باشی نەبووە بە نوێژە فەرزەکان خەوتووە فرامۆشی کردووە خۆ ئاوا ئەمرە فەرمێ کەچی بکا سزا دێ لە گۆڕەکە کەسانێکی بینی زمانیان بەم قەز دەبڕا لێویان بۆ چونکە ئەمە چەند وتاربێژێک بوون لە ئومەتەکەتا نەک وتاربێژی مزگەوت ناگرێتەوە بەتەنها هەر کەسێ لە هەر شوێنێکا وتارێک بە خەڵک ئاراستەکە بە تایبەت لە ڕاگەیاندنەکانەوە بەڕاستی هەموو ئەوانەی کە ئاوا قساکەنە بێ بترسن لەو ڕۆژەی کە لە ناو گۆڕا زمانیان لێکرێتەوە ئاوا لێویان لێکرێتەوە پارچە پارچە بەردەوام چونکە ئەمان بە زمانیان خەڵکیان ئاراستە کرد بەرەو گوناه و تاوان و خراپە و حەرام و ئەوەی بە خەڵکیشیان وت خۆیان جێبەجێیان نەکرد هەرچەندە خۆشیان دەیانزانی